بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا لە دەرفەتێکی تر بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان، زنجیرە بەرنمەیەکمان دەست پێ کردووە سەبارەت بە وەستان و ڕوونکردنەوە لەسەر دەسەڵاتی شەریعەت. لە دوو ئەڵقەی ڕابردووە بە فراوانی لەسەرم چەمکە ڕاوەستین. لە ئەڵقەی پێشوودا باسی تەطبیقی شەریعەمان کرد، باسی مەوداکانیمان کرد، باسی اختیار و ئیجباریمان کرد و باسی ئەو چەمکەمان کرد کە لە چوارچێوەی دەسەڵاتی شەریعەتە جێگەیانە بێتەوە. باسی واتای ئەم دەسەڵاتەمان کرد. لە ئەڵقەی ئەم جارەماندا دەمانەوێت ڕابوەستین لەسەرەوەی کە شورا لە دەسەڵاتی شەریعەتدا چ پانتاییەکی هەیە، هاوتایە بە دیموکراتێتی ئەمڕۆ یان نا، چ مەکانەتێکی هەیە لە دەسەڵات، ئایا ممارەسەکردنی شورا لە سەردەمەکانی ڕابردووە چۆن بووە، ئایا لە سەردەمی ئێستاشماندا بە هەمان پێوەر و میکانیزم ئەگونجێ ئێمە پابەندی بین. لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران بابانزادە، شارەزار لە مێژوو و فکری ئیسلامی و مامۆستای زانکۆ، قسە و باسەکانمان لەم بارەوە درێژە پێدەدەین. سەرەتای بەرنامە بە خێراتنی گەرمی کاک دکتۆرەکەین. کاک دکتۆر، وەک باسمان کرد لە چەند ئەڵقەی ڕابردووە باسی دەسەڵاتی شەریعەمان کرد و بە فراوانی جەناب لەسەر چاوەکانەوە و لە واقعیشا کە لە سەردەمێک لە سەردەمەکانی مێژووی ئیسلامیە جێبەجێ کراوە، ممارەسە کراوە، ئاماژەمان پێدا تا گەیشتینەوەی کە زەرورەتە لە مەڵقەیە باسی شورا بکەین. شورا شوێنێکی گرنگی هەیە لە قورئانە، شورا شوێنێکی گرنگی هەیە لە ژیانی پێغەمبەر و هاوڵانە. بۆچی ئەم گرنگی هەیە؟ بۆچی ئەم بایخە گرنگی بۆ دانراوە؟ بسم الله الرحمن الرحیم. دەستان خۆش بۆ ئەم تەوەرە گرنگە کە قسەی لەسەر دەکەین. بەتەکیت ئێمە کە قسە لە سیستەمی حکومڕانی ئیسلامی دەکەین، شورا یەکێکە لە پێداویستیە گرنگەکان. کە قسە لەسەر ئیدارەدان و کۆمەڵگا دەکەین، شورا یەکێکە لە تەوەرە گرنگەکان. کە قسە لەسەر چارەسەری گرفتە کۆمەڵایەتی و ڕایەڵە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگا دەکەین، شورا یەکێکە لە خاڵە گرنگەکان. کە قسە لە بواری پسپۆڕی و اختصاسات دەکەین، بەتەکیت شورا یەکێکە لە تەوەرە گرنگەکان بۆ بەرپرس بەوەی کە شورا لەگەر ئەهلی پسپۆڕ و اختصاس بکە. بۆیە دەبینین ڕاستە لە قورئانەدا خۆی گەورە بە زاراوی شورا لە دوو شوێنان وەشاورهم فی الأمر و ئەمرهم شورا بینهم، کە فەقرەیەکیان لە سوورەتی ئال عیمرانە و یەکیان لە سوورەتی شورایەکە کە باسی لێوە دەکا. و لە زۆر شوێنی تر خۆی گەورە ممارەسەی عملی شورا دەکە لە ئەنجامی گفتوگۆیەکان. وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة. دەبینین هێوار شێوار زۆرێک لە حیواری تێدایە لەگەڵ مەلایکە، و دەبینین زۆر زار کە قسە لەسەر کۆمەڵێک بابەتی تەلاق و شیردان بە منداڵ و دوازار خۆی گەورە کە قسە لەگەر حەزرەتی ئیبراهیم دەکا، حەزرەتی ئیبراهیم پرسیاری لە دەکەم بردوو چۆن زیندوو دەکەیەوە. دەبینین ئێمە پانتایەکی زۆر لە ئەو گفتوگویانە هەیە لە قورئانە دەکە ئەمانە ڕاستە ناستە بابی شوراوە. خۆی گەورە شورا بە پێغەمبەران و بە مەلایکەتان ناکا، بەڵام ئەوە فێری ئەومان دەکا کە خۆی گەورە ئاەتەکانی ئەمرەکانی زۆرێک لە گفتوگۆ و حیواری تێدایەتەوە وەکو بتوانێت شێوازێکی قەنەعەت دروست بکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیثمان هەیە، بەبرین ئەثەرمان هەیە، دەڵێ هیچ کەسێک لە پێغەمبەری خوا بە فراوانتر نەبووە لەوەی کە فرسوڕا یا مشاوەرە بە سەحابەکانی بکە عەلەیهی السەلات وەسەلام. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایناوە بۆی کەسێک پەشیمان نابێتەوە لەوەی ئەگەر بێت و شورا بکە. شورا پرسوڕا پرسکردن ئەمە تەنها لێرە تەنها وشەیەکی زمانەوانی نیە ئێمە قسەی لەسەر دەکەین. ئەمە دەستە چوارچێوەی ئەحکام و دەستە چوارچێوەی دەوڵەتداری و دەچێتە چوارچێوەی سیستماتیک و ئەمە ور دەبێتەوە. بۆیە ئەگەر ئێمە بەو شێوە تەرتیبی بکەین، بڵین کاکە بەشێک لە ئەحکامی فقهی ئەمە ئەحکامی ثابتە وەکو نوێژ و ڕۆژ و تەهارە و عەقیدە، بەڵام بەشەکەی تری بریتە لە متەغەیرات، لە گۆڕاوەکان وەکو ئیبن قەییم ڕەحمەتی خوای لێ بکە باسی سیاسەمان بۆ دەکات. لەو ڕوانگەی و هەر شتێک کە دەبینین بۆ باشترکردن بێ، مەقاسیدی شەرعی بپێچێ، عەدل و ئینساف و دادگەری بێنێتە کایەوە، ژیانی کۆمەلگا خۆشکە، کۆمەلگا بخاتە باری ڕەفاهیەتەوە، ئەمە دەچێت
ئەچێتە چوارچێوەی سیاسی شەرعیەوەتە سیاسی شەرعی بارێکی جێگیری چەسپاوی نە لە یەک حالەت دەمەدەم بواری جێگیر و چەسپاوی نیە بریتە لە بیر و بۆچوونی مرۆڤەکان بە ئاڕاستەی مەقاسیدی باش و خێر بە تاکید ئەمە لە ڕێگەی شوڕاوە ئەمە سەرچاوە دەگرێت بۆیە عولەما باسی شوڕا دەکەن دەرن ئەگەر بێت و لە هەر وڵاتێکدا شوڕا بکرێ بە تاکید ڕێگریە لە ئیستیبداد و دیکتاتورێت ئەگەر شوڕا بکرێت لە ڕێگەی شوڕاوە دەگونجێت تۆ ڕێگە چارە بۆ زۆر لە گرفت و عریشەکان دەدۆزیەوە ئەگەر لە وڵاتێکدا شوڕا بکرێ توانای تازە جارێککە دێنەوە مەدان ئەگەر شوڕا بکرێ خاڵێکی زۆر گرنگەکە زانانی تەنمی بەشەری تەکیدیان لە کەوتۆتۆی ژەوەیەکە هەستکردن بە بەرپرسیارەتی لە کۆمەلگادا لە ڕێگەی شوڕاوە کۆمەلگایەکی ئازاد و ئەحرار و کە هەست بەبوونی خۆی بکە لە ڕێگەی شوڕا و پرسوڕاوە دێتە بەرهەم بۆیە ئێمە هەتاوەکو باسی بایەخی شوڕا بکەین لەسەر ئاستی تاگ لەسەر ئاستی کۆمەلگا لەسەر ئاستی دەوڵەت لەسەر ئاستی سیستەم تاو نابێ بۆیە کۆمەلگایەکی تەندروست لە چوارچێوەیەکی حکومڕانیدا لە بەرئەنجامی سیستەمێکی شوڕای تەندروست دێتەکایەوە ئەو بەرپرسیارەتیە ئەو وڵاتەی کە ئیستیبدادە شوڕا ناکە ڕاپرسی ناکە ئیستیفتا ناکە دەبێن مرۆڤەکانی تاکەکانی هەمیشە تاچی شپرزە تاچی تووڕە تاچی کۆیلە واتە کۆمەلگای ئاسایی نییە کۆمەلگای زیندوو کۆمەلگای بەرهەمهێن کۆمەلگای توانای داهێنانی هەبێ کۆمەلگایەک هەست بە بەرپرسیارەتی بکە کۆمەلگایەک ئازاد بێ کۆمەلگایەک کە تێیدا ڕێگر بێ لە ئیستیبداد کۆمەلگایە کە بتوانێت دەوروبەری خۆی بناسێ ئاستی زانیاری و معریفی پێش بخاوە پێشبڕچێکی تەندروست هەبێ لە ڕێگای قوڵکردنەوەی شوڕاوە دەبێ مامۆستای بەڕێز پرسیارێکی گرنگە ویشەوەیە جەنابەت ئاماژەت پێدا لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام شوورای کردوتە بنەمایەک لە بنەمایەکانی کارکردن چ لە ئاستی تاک چ لە ئاستی دەسەڵات و کۆمەڵدا شورا یەکانگیر و دژبەیەک نابێت لەگەڵ دەقەکانە کە ئێمە لە ئیسلاما دەقمان هەیە و دەقیش پابندکەرە لە زۆر حاڵەتە و شوراش بۆ خۆ دەزانی گفتوگۆ و ئاڵوگۆڕی بیرروبۆچوونی تیاداکرێ ئەمە دژبەیەک ناوەستنەوە خۆی ئەم دەقانەیان داقی قەتعین وەکو نوێژ و ڕۆژ و ئەحکامە جێگیرەکانیان یان دەقی گۆڕاون دەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یان خوێندنەوە ئەگە تۆ تیبینیمان کردی مەسەڵەن خوێندنەوەمان بۆ حالەتە گۆڕاوەکان ئێمە ئەم شاوەڕێ دەکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە موقعی شەڕ لە ڕۆژی بەدرە پرسوڕای کرد پرسوڕای بە ئەنسار کرد دەربارەی ئەم شەڕە پرسوڕای بە حبابی کوڕی مندیر کرد بۆ شوێنی شەڕەکە کە گوتی پێغەمبەری خوا ئەمە وەحی یاخود هەر فرتوفێڵێکی شەڕە گوتی ئەمە نەخشە و پلانی شەڕە یەکسەر نەخشەیەکی جیاوازی هەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێم نەخشەی کرد لە شەڕی ئوحدا دەبینین بە هەمان شێوە بۆ چون جیاواز بوو لەوەی کە ئایا لە شاری مەدینە بڕۆنە دەرەوێن ناو شار بمێننەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ ژمارەیەک لە سەحابەکان مانەوەیان پێ باش بوو بەڵام دەبینین کە زۆرینە پێی باش بوو شاوەڕێی پێکردن چوونە دەرەوە ئەمە لە خەندەق و لە سولحی حودەیبیە و لە زۆربەی لە خەیبەر و واتە پرسوڕاکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سەحابەکانی پرسوڕاکردنی بە دەوروبەری حالەتێکی دائیمیە و ئەمە تێک ناگیرە لەبەر لەگەڵ بای متەغیراتەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دیوێکی هەیە کە وەحیە دیوێکی هەیە کە ئەحکامە دیوێکی هەیە کە بەرپرسیارەتێکی هەیە و لە ئەحکامە گۆڕاوەکاندا لە چوارچێوەی ئەم گۆڕاوە بەرپرسیارەتیانە پرسوڕای کردووە و ئەمە بەردەوام بووە کە پێغەمبەری خوا پرسوڕای کردو بە تاکید لە بابی ئەحکامە گۆڕاوەکان بۆ دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە تاکید پرسوڕاکردن و مەشورەتکردن واجبترە و ضرورترە ئەم جۆرە شورایی کە ئەنجام درراوە لەو سەردەمەیە تەنها شکلی بووە یان تەبەنی کراوە بەچ میکانیزمێک جوان دەبێ ئێمە من وردەورە دێنە وردەکاریەکە و ئەگەداریەوەی نۆسوعی پرسوڕا و شوڕا ئەگەر ئێمە تەقسیم بەندیەک بکەین بۆ شوڕا لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وردەکاریە بکەین یان برێن پۆلینێک بکەین لە ژیانی سەحابەکان عەلەیهی سەڵات وەسەلام دەبینین شوڕا سێ زۆر شوڕامان هەیە شوڕایەک بۆ کاروباری کۆمەڵایەتی بۆ کاروباری عائیلی ئەوە لە قورئانشدا لە چەند شوێنێک دووبارە بووەتەوە و هەتاوەکو لە بینی ئافرەتێک لەگەڵ پیا و بتۆرێ حەکەمون من ئەهلیە حەکەمون من ئەهلیها ئەمە پێی دەوترە شوڕا لە بواری پرسە کۆمەڵایەتیەکان شوڕایەکەمان هەیە لە بواری شوڕایەکی پسپۆڕیان اختصاسیان شارەزایی وەکو پێغەمبەری خوا لە حوبابی کوڕی مندر لە شەڕی بەدرا شوڕای بە کەسێک کرد کە زانی لەو باشتر دەزانێت عومەری کوڕی خەتاب شوڕای بە سەلمانی فارسی کرد لە داهێنانی دیوانەکان کە لە وڵاتی فارسا چۆن تەقسیم بەندیان بۆ ئیداراتی دەوڵەت کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شوڕای کرد بە سەلمان بۆ لەدانی خەندەق بە دەوری شاری مەکەیدا ئەمە شوڕایە بە کەسێک کە لە شتێکی دیاریکراوی اختصاسی دەزانێ ئەمە بابەتێکە واتە
شوڕا لە بواری کۆمەڵایەتیەکان بۆ گەیشتن بە ڕێی باشترە بۆ تێگەیشتن لە بیر و بۆ چوونی زیاترە تاوەکو چارەسەری گرفتەکە بکرێ و ڕێو شوێنێکی بۆ بدۆزرێتەوە کە جێگەی ڕەزامەندیە هەموو لایەک بێت. شوڕا لە بابی اختصاصی ئەوە شوڕای بەرپرسی یەکەمە، شوڕای سەرۆکی دەوڵەتە، شوڕای خەلیفەیە، شوڕای ئەمیرە. شوڕا دەکا بە کەسێکی پسپۆر و دەگونجێ بۆ چوونەکەی بەدڵ بێ، زۆر باش بێ و لە زۆربەی حالەتدا بە قسەی دەکا، ینی بە قسەی دەکا. بەڵام شوڕە لەم حالەتەدا پابندکرد نییە بۆ بەرپرسێن، دەگونجێ بە قسەی نەکە. ئەمە دووەمین زۆری شوڕا. شوڕایەکمان هەیە کە ئەمامە زۆر گرنگە و پێم وایە ئەمە کە قسە لە شوڕا دەوڵەتداری دەکەین، لە شوڕا و سیستەمە حکومڕانی دەکەین، مەبەستمان ئەم جۆرەیە لە شوڕا. ئەویش شوڕا بۆ تاعینی بەرپرسیارەتی، شوڕا بۆ تاعینی ویلایە. واتە تۆ بەرپرسی یەکەمن لە وڵات نییە، بەرپرسی یەکەمن لە ئاستی پارێزگانیە، بەرپرسی یەکەمن لە ئاستی ویلایەت نییە، بەرپرسی یەکەمت نییە لە چوارچێوەیەکدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمیە ئەگەر ئێوە سێ کەس بوون لە شوێنێکدا دەبێت یەک لە ئێوە ئەمیر بێ. واتە ئەو بەرپرسیارەتی کە واجبە، ئەو بەرپرسیارەتی کە تەنظیمی ئەمورەکان دەکات، ئەو بەرپرسیارەتی کە شەرعەن و عەقڵەن واجبە لەسەر مسلمانان هەیان بێ بۆ تەعینی ئیمارەت، ئەم شوڕایە ئیلزامیە، یعنی بە دیوێک کاگەدار بین. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێکە شوڕا دەکا بە 70 قسوور کەس لە بەیعەی عەقەبەی دووەمە بۆ ئەوەی کە 12 کەسیان ببن بە بەرپرس بەسەر ئەوەکانی ترەوە، بن بە ئەنجومەنێک بەسەر ئەوەکانی ترەوە، کاتێک لە 12 کەس لە ئێوە دیاری بکەنە تاوەکو بێ بە نوقەبا بەسەر هەمووتانەوە، بێ بە بەرپرس و برا گەورە بەسەرتانەوە دەبینین. ئەمە ئیلزامکەرەوە. تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهاتە داخول کە بڵێ ئەوە باش نییە ئەمەیان باشە. ڕێی خۆیان چۆن بوو ئەو هایان دانا. هەرسێککە هەیە دەرێ هۆزی هەوازن هاتن لە دوای مسلمانبوونی کۆمەڵێک ژیر و گرفت و قسەیان هەبوو لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا وتی بگەڕێنەوە 12 کەس لەوێ عورەفایە، دەرێ 12 کەس ئێوە لە بینی خۆتان وەکو عورەفا دیاری بکەن، با بێنەوە لەگەڵ ئەوانە ڕێک دەکەوم لە زیاتی ئێوە. بەڵام بە هۆزی هەوازنی نەگوت ئەمن ئەو 12 کەسە دیاری دەکەم، یان ئەو 12 کەسە قەید و قیودیایە. ئەو 12 کەسە شەریعەتەکەی لە ئەو کەسانەوەیە کە ئەمان دەبن بە بەرپرسیان. واتە لێرەوە ئەگە تبینیمان کرد ئەمە باڵجارنی خەلیفە ئەبوو بەکر سیدیقیش لە ساقیفەی بەنی سەعدا ڕاستە. واتە شوڕای بەرپرسیارەتی ئەوەیە کە تۆ لە ڕێگای شوڕاوە، لە ڕێگەی ڕاپرسیەوە بتوانی بگەی بە ڕێیەکی زۆرینە و لێرەوە شەرعێت بدەی بە بەرپرس. واتە شەرعێتی بەرپرس لێرەوە لە خەڵکەوە وەردەگیرێ و لە ڕێگای پرسوڕاوە و لە ڕێگەی زانینی بیر و بۆ چوونیانەوە پێی دەوترێت شوڕا بۆ دانانی بەرپرسیارەتی. ئەم زۆرە شوڕایەیان وەکو گوتم شوڕایەکی ئیلزامیە، شوڕایەکی ئیلزامکەرە، شوڕایەکە. واتە ناکرێت کەسێ بڵێ من بەرپرسم، ئەوە خۆی ئیستیبدادا بڵێ من بەرپرسم بەڵام پرسیشتان پێ دەکەم چۆنم. نەخێر، دێ بڵێ ئێوە هیچ بەرپرسێکتان نییە، بەڵام پێویست بەوە دەکا ئێوە لە بینی خۆتان گفتوگۆ بکەن تاوەکو شەرعێت بدەن بە بەرپرسیارەتی. یەک لێرەوە ئەم زۆرە شوڕایە پابندکەرە. زۆر باش. کەواتە گرنگە لە ئێستایا بپرسین لە ئیسلامدا ئەم جۆرە شوورای هەیە کە جەنابتان ئاماژەت پێدا. باشە دیموکراتیش بۆ خۆمان لەم سەردەمەیە هەیە کە لە خۆراواوە سەرچاوی گرتووە، کەوی جۆرێک لە وێنە هاوشێوەی ئەم شوورایی تیادایە با بڵین. ئایا شوورا و دیموکراتیەت بەدیلی یەکێن، هاوشێوەی یەکێن، یەکسانن بە یەک، چۆنە یانی ئەگەر ئێمە بەراوردێکیان بکەین؟ بە کورتی ئەگەر تێبینیمان کردوێ زانایان لەو بارەیەوە دوو بەش. واتە بە مطلقی دموکراتیەت و هەڵبژاردننی هاوچەرخ تەحریم دەکەن. هەندێکیان وەکو بەشێک لە میکانیزمەکانی شوڕا باسی دەکەن بە شێوەیەکی فراوانتر. بەڵام پێشەوەی بە ئێمە بین ئەوەی کە پێی دەوترە مەقاصید، ئەوەی پێ دەرمە بەس بزانین ئێمە بەس لە دموکراتیە چۆن بەس لە شوڕا چییە. ئەمە گرنگە لە هەردووچاندا و هەردووچان تاریخی بۆ ئەوە بکەین. وزارە پێشەوە شتێک شوڕا بەشێکە لە سیستەمی فەرمانڕەوایەتی ڕەسەنی ئیسلامی. دموکراتیەت بەو مانایەوە، بە مانایی وشەکەی و مانای تەتەوڕەکەیەوە هەڵقوڵاوی شارستانەتی ڕۆژئاوایە. بەڵام هەردووچیان لە مەقاصیددا یەک مەبەست دەپێکن، ئەویش ئەوەیە شەرعێتدانی ئومە بە بەرپرسیارەتی. ئەو بەرپرسیارەتی تاک بێ، یعنی چۆن بتوانن بەرپرسێک هەڵبژێرن بۆ ویلایەتەکەیان، بۆ هەرێمەکەیان، بۆ وڵاتەکەیان، یاخود ئەنجومەنێک هەڵبژێرن لە چوارچێوەی پەرلەمان و لە چوارچێوەی کارێکی دەستە جەمعیدا. هەردووچیان واتە دیموکراتیەتی ڕۆژئاوا و شوڕای ئیسلامی هەردووچیان لەوە هاو ئامانجن، هەردووچیان لەوە هاو ئامانجن. دەربارەی مێژووی ئەم دوو چەمکە تۆگە تێبینیت کردبێ کە دەگەڕێنەوە بۆ دموکراتیەت لە شارستانیەتی یۆنانی کۆن
ئەوەی کە دەڵن لە ئەفینایە بۆ یەکەمین جار ئەم وتەیە ئەم زاراوەیە سەری هەڵداوە کە دەگەڕێنەوە بە ئەو بابەتی دەڵێ دەسەڵاتدارێتی لە ئەفینا بەشێک لە سەرۆکی هۆز و قەبیلە و بەرپرسەکانی کۆ دەکردەوە لەگەڵیان پرسوڕا بکە ئایا وڵات لە شەڕدایە باج زیادکە یان کەمیکە لەگەڵ وڵاتی فارسە شەڕ بکە یا ئاگر بەست بکە بەڵامشی بە تەبقەیەکی دیاریکراوە یەکەم پشتی بە تەبقەیەکی دیاریکراوە بەستووە دوو بۆ ئەوە نەبووە بڵێ ئایا ئەمانە حکومڕانی وڵات بنیان نا ئێوە دەنجیان پێدەدەن دەنجیان پێ نادەن حکومڕانی وڵات لە شوێنی خۆیەتی بەڵام پرسیان پێ دەکرێت بۆ هەندێک قەراری مەسیری کە حکومڕان دەیەوێ بیدا بگەڕێنەوە بۆ سیستەمی حکومڕانی ئیسلامیدا سیستەمی حکومڕانی ئیسلامی بۆ یەکەمین جار ئەگە بڵێن بەرپرسیارەتی لە ڕێگایی ئەگەر نەشگەڕێنەوە بۆ سەردەمی ئەم هەنگاوانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دابێتی بۆ نمونە لە بەیعی عەقەبەی دووەمە بگەڕێنەوە بۆ سەردەمی ئەبوبەکر ئیستیقا دەبینین شوڕا لە ساقیفەی بەنی سەعدا بۆ دیاریکردنی بەرپرس بووە واتە لوتکەی دەسەڵات کە خەلیفەیە لوتکەی دەسەڵات ئەو کەسەیە کە لە دوای پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم بۆ پاسەوانێتیکردنی دین و بۆ ئیدارەدانی دنیادا دەندرێ لە قۆناغێکی زۆر هەستیاری قەبەلی دەمارگیری عەسەبیەتدا دەبینین ئەمە دەخرێتە دەنگدانەوە کەواتە سەرەتای دانانی پرسوڕا بۆ ئەو مەبەستە کە چۆن سیستەم دانن بۆ بەرپرسیارەتی چۆن قیوت دانن بۆ بەرپرسیارەتی ئەو بە تاکید شوڕای ئیسلامی ئێمە پێشکەوتوترە لە دموکراتێتی ڕۆژئاوا بە تەبع کۆنەکەی و هەروەها ئەسڵترە بەوەی کە بەرپرسی یەکەمیش لە چوارچێوی شوڕادا یەکلا دەکرێتەوە بەڵام ئەمە لە حەزارەتی یۆنانی و ڕۆمانی دەکە دەرەن سەرەتایەکە بەو شکلە نییە بەڵام لە دوای ئەو بابەتەوە هێواش شێواش لە ئەوروپا لە سەدەکانی ناوەڕاست دموکراتیەت گەشەی کرد مەجلیسی پەرلەمانی هەڵبژێردرا هەتا وەکو وای لێهات بوو بە ئەم دموکراتەتی ئێستا کە بەبێ قیوت کۆمەلگا دەچێت دەنگەدا بە پێی ئەم مەرزە قانونیانەی کە هەیەی بەڵام شوڕای ئێمە کە خەلیفە ئەبوبەکر پێ هەڵبژێردرا ڕزای خۆی لێ عوسمانی پێ هەڵبژێردرا عومەری پێ هەڵبژێردرا ئیمام عەلی پێ هەڵبژێردرا لە چەند ویستگەیەک نەبێ ئەمە تعتیل بوو واتە ڕاوەستا ئێمە کە دین بەراوردی ئەم دوو چەمکە دەکەینەوە لە بوعدە مێژوویەکەیەوە بەراوردی دەکەین نەک لە بوعدی ئێستایەوە واتە ئەگەر بگەڕێینەوە بۆ سەرەتاکانی سەرهەڵدانی شوڕا و سەرەتاکانی سەرهەڵدانی دموکراتیەت هەتا دەگەینە سەدەی 19 شوڕا لە فقی حکومڕانی ئیسلامیدا پێشکەوتوتر بووە لە دموکراتیەت بۆ هەڵبژاردن بۆ نمونە بە درێژایی سەدەی 19 بە درێژایی کە لەوانەیە بەریتانیا یەکێک بێ لە پێشەنجی ئەم وڵاتانی کە تەتەوری زۆرتر کردو بەرەو دموکراتیەت لە سەدا 20 کۆمەڵگای بریتانی لە سەدەی کۆمەڵگای بریتانی مافی دەنگدانی نەبووە بۆ چونکە دەنگدان پابەند بووە بە کۆمەڵێک پێداویستی کە دەبوایە مەسەرەن دەنگدەر ئەمە 10 هێکتار زەوی هەبێ دەنگدەر دەبێ ئەم دەسەڵاتەیە هەبێ کۆی لە بووی نەبوو دەنگ بدا ئافرەت بووی نەبوو دەنگ بدا جوتیار یعنی کۆمەڵێک قیودیان دانابوو بۆیە نوخبەیەک دەنجی دەدا ئەگەر تێبینێت کرد بێ ئێمە کە دین باسی شوڕای ئیسلامی دەکەین لە بەیعی عەقەبەی عفوان لە هەڵبژاردننی ئەبوبەکر ئیستیقا دواتر جارێکی لە عوسمانی کوڕی عەفانە لە قۆناغەکانی دواترە لە بەیعەکە لە مزگەوتا دەدرێ دەبینین دایرەکەی زۆر فراوانتر بووە پرسوڕایەکان قیودەکانی کەمتر بووە نە قیودی مادی هەیە ئەگەر تێبینیمان کردوێ نە قیوری دەسەڵات و تەبەقەی ئەرستۆقراتی هەیە نە دیاریکراوە بۆ چینێکی تایبەت چۆڕ دەبێتەوە بۆ هەموو چینەکان بەڵام بۆ دوازار کە عولەما هەستاون جارێک کە ئەمەیان تەنزیم کردوێتەوە و ئێستا کە دین بەراورد دەکەین لە بینی شوڕا و لە بینی دموکراتیەت بە شێوەیەکی کار و کاردانەوە کۆمەڵێک پاساودێنن دموکراتیەت و هەڵبژاردننی ئێستا تەحریم دەکەین کە ئەم پاساوانە لەوانەیە بڵێم زۆرێک لە دوورکەوتنەوەی لە مەقاسید و زۆر دەر خزمەت بە ئیستیبداد و بە دیکتاتۆریەت دەکات بۆ لەبۆی شوڕای ئێمە دەبێت تەتەورکە شوڕای ئێمە دەبێت پێشکەوێ ئەگەر بێت و لە ساقیفەی بەنی سەعدا 60 کەس 70 کەس هەر ئەوەندە بێ موازیرین و ئەزار کە گۆبوونەتەوە ئەوەندەی پێ ئیستیعاب کرابێ بە تەکید دەبێت شوڕا فراوان کرێ ئێستا بتوانێت چۆن 10 ملیۆن کەس ئیستیعاب بکە هەتاوەکو بێت دەوڵەتێکی گەورە لە چوارچێوەی شوڕایدا بەرپرسیارەتی و ئیدارەدانی خۆی هەڵبژێرێت پێشەوەی باسی ئەوە بکەین میکانیزمی با بنین ئەم شورایە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر جۆرە جیاوازی هەبووە پرسیار لەوە بکەین با باسی ئەو ئەنجومەنە بکەن کە پێی دەوترا هەلووی حەل و عەقد ئەمە با بڵێن لەگەڵ ئەو شورایی کە جەنابەت ئاماژەت پێکرد چەند وێک دێنەوە ئایا پەیوەندیان بە یەکەوە هەیە چۆن نییە چونکە زۆر جار لە بابی شورایە ئەم دەستەواژەیە ناو دەهێنرێت لە مێژووی ئیسلامیە با من هەندێک
ئەساسیاتێکدا بنم لەسەر شوڕا و شوڕای حکومڕانی ئەو دەدەمەوە سەر بابەتەکانی ئێستا ئێمە تقریبان تەرکیز دەکەین سەر ئەو شوڕایی کە وەکو میکانیزمێک بەکار دەهێنرێت بۆ حکومڕانی نەک شوڕا بە شێوەیەکی گشتی ئەگەدار بن واتە شوڕا وەکو بەشێک لە پێداویستیەکانی حکومڕانی شوڕا لە سەردەمی ئەو بەکر سیدیق ڕزای خۆی لێبێ مهاجرین و ئەنسار لە ساقیفەی بەنی سەعدا گفتوگۆیان کرد بۆ دانانی خەلیفە لە دوای ئەو لە ئەنجامی کۆمەڵێک پرسوڕا عمەری کوڕی خەتاب دیاری کرا و لە بەیعەیەکی فراوانی مزگەوتدا کرا بە خەلیفە 6 کەس عمەر دیاریکردن بۆ دانانی خەلیفە لە بینی ئیمامی عەلی و لە بین عوسمانی کوڕی عەفانە 2000 ڕێککەوتن و عەبدوڕحمانی کوڕی عەوفیش لەو بینەدا بوو بۆی کە لە دەرەوەی ئەو 6 کەسە چۆن مشاوەرە بە خەڵکی ئێستا دێمە سەر ئەو مۆزوعانە شوڕای ئیمامی عەلیش جیاواز بوو بۆ اختیارکردنی بۆ خەلیفە لەم چوارچێوەوە ئەگەر بێت و بیرە ناو وردەکاری لە سەرچاوە مێژوویەکانی وەکو بابڵێن ئیبن کەثیر و سەرچاوەکانی تەبەری و هەموو ئەو کتێبانەی کە لەسەر بابرین تاریخی خەلیفەکە لە کتێبە هاوچەرخەکان ئەگەر بچینە ناو وردەکاریانەوە ئەم خەلیفانە چۆن هەڵبژێردراون وەکو ئەساسێک بۆ ئێمە وەکو قەدوەیەک بۆ ئێمە دەبێت ئاگاداری ئەوەی بین یەکەم هەر چواریان بە شوڕا هەڵبژێردراون واتە بە مشاوەرە هەڵبژێردراون بە پرسوڕا هەڵبژێردراون واتە هەر چواریان شەرعیەتیان لەلایەن موسڵمانانەوە بووە نەک وەکو کەنیسەی تیۆکراتی لە بڵێن وەڵا ئەمە بە وەحیەک لاکراوەتەوە یعنی هەر چواریان بە پرسوڕا و بە شەرعیەتدانی مرۆڤەکان بووە مرۆڤەکانیش لە سەحابەکان سیقەیان پێکردوون و لێرەوە شەرعیەتیان وەرگرتووە هیچ لەمانە ئیستیبداد نەبوون يعني بۆ چکە شوڕا و ئیستیبداد تێک دەگیرێ لە هەر وڵاتێکدا شوڕا هەبوو ئیستیبداد نیە ئیستیبداد هەبوو شوڕا نیە دیکتاتۆرێت هەبوو بابرین ئازادی و دموکراتی نیە ئازادی و دموکراتی هەبوو نابێ ئیستیبداد هەبێ ئەگەر ئیستیبداد هەبوو قۆڕەقکاری هەبوو ئەوە بە تەکید ئەم وڵاتانە دموکراتیە و نە مەدەنیە و نە شوڕەویە ئەگەر هەڵبژاردنی شەبێ ئەگەداری ئەوەی بین کەواتە هیچیان ئیستیبداد نەبوون هیچیان ویراسی نەبوون واتە بەو حسابەی کە وەکو ئەو بەکری سیدیقی ڕزای خۆی لەوێ لە دیاریکردنی عومەری کوڕی خەتابە لە دوای مشاوەرە دەڵێ خزمە من نییە واتە نزیکی من نییە بەڵام پێم چاکە واتە هیچیان بە ویراسی نەبووە ئەمەش گرنگە هەر سواریان بە ئەغلەبیە بووە واتە کە کراوەتە گفتوگۆکردنەوە زۆری نەبووە نەک ئیجماع چونکە ئەگە تۆ تیبینت کردبێ معارەزە هەبوو لە ئەبوبەکر سیدیقیش واتە زۆرینە متمانەی پێکراوە لە هەر سواریان وەحدەی ئوممە یەکپارچەی خاچی ئوممە و پاراستنی لە تەفرەقە و دووبەرەچی بە ئامانج گیراوە ئەگەر تێبینێت کردبێ ئەمە خاڵی زۆر گرنگە لە هەر سواریان تۆ ئەگەرمە زۆر گرنگە گفتوگۆ هەبووە یعنی تۆ تیبینێت کردبێ لە 3 کەس کاندیدە وا حساب بیکەین وەکو زاراوە هاوچەرخەکە 3 کاندیدە بۆ یەکەم خەلیفەی مسلمانان ئەبوبەکر سیدیق کاندیدە لە ساقیفەی بەنی سەعد سەعدی کوڕی عوبادە کاندیدی ئەنسار و مهاجرینەکانە عماری کوڕی یاسر و ئیمامی عەباس و کۆمەڵێک کەسیش کاندیدەکانی ئیمامی عەلی ڕزای خۆی لێ کەواتە 3 کاندید ئێستا لە گفتوگۆدان هەر سێک ئەم کاندیدانە ئازاد بوون لە ئەنگرەکانی با بڵێن فەزائیل و مەدحی کاندیدەکەی خۆی عەرزکە هەمووشی ئەمە لە سیرە هەمانەکە ئەنساریەکان قسە دەکەن و باسی کاندیدی خۆیان دەکەن و پێگەی خۆیان دەکەن زۆرێکە لە ڕیکلام بۆ کاندیدەکەی خۆیان مهاجرین لە ساقیفەی بەنی سەعدەکە باسی خۆیان و باسی ئەبوبەکر دەکەن ڕیکلامە بۆ کاندیدەکەی خۆیان باسی حەقیقەتی خۆیان دەکەن کەواتە ئەمە ئەگەر بێت و ئێستا بە شێوەی هاوسەرە وەرەگرین حالەتێکی زۆر نۆرماڵی هاوسەرخانەیە ئەمە ئەگەر تێبینیمان کردبێ هەر چوار خەلیفەکەی ڕاشتی بەم شێوە هەڵبژێردراون بەڵام گرفتی ئەمە لەوەدایە لە دوای هەر چوار خەلیفەکە کاتێککە ئیستیبداد دەگەڕێتەوە کاتێککە خلافەتێک دەگەڕێتەوە کە شوڕەوی نیە کاتێک کە مەلیکایەتی دەگەڕێتەوە بۆ دەسەڵات کاتێککە ئیستیبداد دەگەڕێتەوە وردە شوڕە تعتیل دەبێت شوڕەدا دەبڕێ لە دانانی بەرپرسیارەتی لە خلافەتی ئیسلامیدا وردەوای لە جومەکانی کە شوڕەدا دەبڕێ ئەو کاتەی شوڕە دێتە ناو دەقی کتێبەکان دێتە ناو نووسراوەکان شەرعیەتی شوڕە لە ناو کتابە شەرعیەکاندا جێی خۆی دەمێنێتەوە بۆی کە شوڕە دەبێت ڕۆڵی هەبێ لە هەڵبژاردننی خەلیفە لێرەوە زاراوەی ئەهلی حەل و عەقد دێتەکایەوە بێنەوە سەر پرسیارەکەی جەنابەت زاراوەی ئەهلی حەل و عەقد زاراوەیەکە قەرنی دەتوانم بڵێم قەرنی پێنجەم و بیدایەتی قەرنی چوارەمی کۆچی ینی سەدەی کۆچی بەچی بەوەی کە جارێک کە ئەمە هاتووە تیۆرە کراوەتەوە مەسەڵەن چۆن خەلیفە هەڵبژێردرێ بەتایبەتی لە پێش ئەحکامی سوڵتانی و دوای ئەحکامی سوڵتانێکی ویستوانە ئەمە بە جارێککە بە تیۆری بکەنەوە جارێککە ئەمە فوقاهاتون ئەمانە جارێککە ڕێخەنەوە لە چوارچێوەی فقی حکومڕانیدا هەستاون چوارچێوەیەکیان بۆ داناوە ئەم چوارچێوەیەش وەکو چۆن با بڵێن میکانیزمێکیان بۆ داناوە ئەو میکانیزمە لە ڕوانگەی پێداویستیەکانی ئەو قۆناغەوە بۆی کە دەبێت خەلیفە ئەنجومەنێک
هەڵی بژێرێ و ئەنجومانە پێک بێ لە عولەما پێک بێ لە ئومەڕا پێک بێ لە پیاوە دیارەکانی وڵات ئیتر پێکهاتنەکەی زۆر جار جیاوازی لەسەر عوقەلایە و جەهایە زۆر جار سەرکردەی سەربازیە توزار و ئەهلی حیرەف و ئەمە فراوانتر دەبێت مەرجەکانی ئەوەیە کە علمیانە بێ عەدالەتیانە بێ کۆمەڵک مەرجیان بۆ دانراوە لە ڕوانگەی معریفیەوە ئەم ئەنجومانە دەبێت تەرشیحی خەلیفە بکەن لە بینی خۆیاندا لەسەر نەفرێک ڕێکەون کە خەلیفە بێ ئەوجا ئەمە بێنن لە بۆ عامی خەڵک عەرزی کەن بڵێن فڵان کەسمان پێ خەلیفەیە ئەمانش پێی ڕازی بن و بەیعەتی پێ بدەن واتە ئەو ئەنجومەنەیە کە ڕۆڵ دەگێڕێ ئەو ئەنجومەنە شارەزایەیە کە ڕۆڵ دەگێڕێ لە دوای مردنی خەلیفە بۆ دیاریکردنی خەلیفەی تازە ئەمە ڕۆڵێکی تەشریعی ناگێڕێ پێمان وابێ ئەمە لە ڕێگەی پەرلەمانی ئێستاوەیە ڕۆڵێکی دیاریکردنی کاندید دەگێڕێ بۆ بەردەم جمهور بۆی کە بەیعەتی پێ بدەن بۆ خەلیفە ئەمە درێژکراوەیە کە گوایە مەسەرەن بەم شێوازە کە عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ زۆرێک لە چەند کەسێکی دیاری کردو بۆ دیاریکردنی خەلیفە یانی دەتوانم بڵێم ئیشتیهادێکە کە لە سەردەمی خلافەتی ڕاشیدیەوە هەستاون زۆرێک لە قیاساتیان کردووە تەنزیمیان کردو ڕێکیان خستۆ پێیان وایە لە ئیدارەدانی دیاریکردنی خەلیفە ئەمە جوانترین ڕێکارە ئەمە پێشینەیەکی بیدایەتی نییە بەمناوە واتە زاراوەیەکان لە سەدەی یەکەم و دووەم و سێم ئەو زاراوەیە نەبووە و ئەو میکانیزمەش نەبووە لە قۆناغەکانی دواتریش لە زۆر ویستگا ئەم ئەهلی حەل و عەقدە تەنها نووسینێکی ناو کتێبەکان بووە دەستورێکی جوان بووە میکانیزمێکی جوان بوو بە دیاریکردنی خەلیفە بەڵام لە مەیدانی پراکتیزەکردنەوە پراکتیزە نەکراوە لەگەڵ ئەوەشدا کەماوەردی و ئەبی عەلی لە ئەحکامی سوڵتانە بەیفیڕا و هەتا دەگاتە ئیبن خەلدون و هەتا دەگاتە ئیبن ئەزرەقی ئەندەلوسی و تا دەگاتە ئیبن تەیمیە و هەر هەمویان باسییان لە میکانیزمی ئەوانەی کە قسەیان لە حکومڕانی ئیسلامی کردووە قسەیان لەم چەمکە کردووە بەڵام ئاگاداری ئەوە بن ئەم چەمکە لە مەیدانی واقعدا وەکو پێویست پراکتیزە نەکراوە مامۆستا خولەفای ڕاشیدین لە مێژووی موسڵماناندا جۆری ئیمتیازیان هەیە لای موسڵمانان بە تایبەت ناو دەهێنن تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرموودەکانی خۆیان ئیمتیازەیان نەداتێ ئەم ئیمتیازەیان لەبەر ئەوەیە کە بنەمایەکی شورایان هەبوو بۆ دیاریکردنیان و دوای ئەوان ئەمش بنەمایە نەماوە یان هۆکار چییە دەرپێش شتێکە تێبینی من کرد بێ ئەو بنەمانەی کە عولەما دوازار قسەیان لەسەر کردووە لە قەزەی سیستەمی حکومڕانی یان با بڵێن سیستەمێکی حکومڕانی تەندروست کە بینای دەوڵەتی لەسەر هەڵبچەندرێ بە تایبەتی لە ڕوانگەی شوڕایەوە لە ڕوانگەی عەدلەوە لە ڕوانگەی تەجاوزکردنی بواری عەسەبیەت و قەبیلە لە زۆرێک لە یەکسانی لە دەرفەتی کار لە هەموو ئەمانە خەلیفەکانی ڕاشیدی دەتوانم بڵێم سەرمەشق و نمونەن واتە لەوانمان باشتر نییە ئەوانە باشترینن و دوازار ئەوەکانی کە هێندراوە پێوانە کراوە بەوانە پێوانە کراوە بەڵام دەبێ ئەگەداری حالەتێک بین ئێمە کە قسە لە سیستەمی حکومڕانی دەکەین و لە ناویشیاندا شوڕا ئەو میکانیزمە دەبێت بە بەردەوامی نوێ بکرێتەوە دەبێت بە بەردەوامی ئەم حالەتە فراوانتر بکرێ و بە شێوەیە کە بتوانێمە بەستە شەرعیەکان بپێچێ ئیبن عاشور یەشێکە لە زانە گەورەکان و شارەزا لە مۆزوعی مەقاسید کە لە ناو زانایان دەبەوە ناسراوە کە لە هەمویان زۆرتر تەرکیزی لەسەر مەقاسید کردوتەوە ئەو بابێکی زۆر گرنگ کردووە ئێمە لە شوڕایە شوڕامانەی وەکو چوارچێوەیەکی گشتی بەڵام ئەم شوڕایە چێ بەشداری دەکەوت چۆن بەشداری دەکەوە هەلی حەل و عەقل لە چێ پێک دەدرێت چۆن پێک دەهێنرێ ئەمانە دەبێت بەپێی ئەم زەمانە تەنزیم بکرێت کە پێداویستیە شەرعیەکان دابین دەکات کتابەکانی ئەحمەد ڕەیسوونی ئێستا مەغریبی فکر المەقاصد ومحاضرات في المقاصد الشرعية الأمة هي الأصل لەوانە زۆر بە جوانی ئەو بابەتانە ڕوون دەکاتەوە کە بە تەکید شوڕایەکێکە لە پێداویستیە گرنگەکان بەڵام ئاگاداری ئەوەش بن کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە دەفەرمێ إن الله لا يبعث لهذه الأمة على رأس كل 100 سنة من يجدد لها دينها أو حديثة كموشي دقيق من لسريك بيغمبري خواده فرمي لله للا 100 سال زارك کەسێک دێ زانایەک دێ شارەزایەک دێسەن شارەزایەک دێن بۆ ئەوەی کە ئەم دینە بۆ خەڵک زارێککە نوێ بکەنەوە دین وەکو وحی نوێ ناکرێتەوە ئەگەر بێت و شارەزای من لە زمانی عەرەبی کە دەڵێ من يجدد لها دينها ئەم مؤنەسە دەگەڕێتەوە بۆ ئومە واتە دینی ئومەی دوێ دەکەنەوە بە دیوێچکە واتە ئەو ممارەسەی لە بابی گۆڕاوەکان لە حکومڕانی لە ئیدارەدان لە هەموو ئەو بابانە لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی کە ئومە هێناویانە بە ناوی دینەوە دەگونجێ لە هەندێک شوێنان نەیان پێکابێ جارێک کە ئەم زانانە دێن دەیگەڕێنەوە سەر مەسارە مەقاسید و ئەسڵەکەی خۆی دەگونجێ ئینحراف بێ بێن ئەمان چاچی بکەن واتە ئەمانە دینی ئومە جارێککە
دەستکاری دەکەنەوە ڕێکی دەخەنەوە و دەگونجێ کۆمەڵێک مستەجدات و شتی تازە پیا بوو بێ دەگونجێ کۆمەڵێک گۆڕانکاری ئابووری و بەشەری گەورە پیا بوو بێ ئەمانە زارێک کە چۆن وا لە دین دەکەن چۆن گەشەی پێدەدەن چۆن وای تەفسیر دەکەن کە بتوانێت ئیستیعابی ئەمانە بکاتەوە بۆ ئێمە بە بەردەوامی لە سیستەمی حکومڕانی پێویستیمان بەم گۆڕانکاریە هەیە لە سیستەمی حکومڕانی کە بە شێوەیەک لە شێوەکان هەم ئینحرافەکان لادا و دین بگەڕێنێتەوە سەر شێوازە مەقاسیدە ئەسڵەکەی خۆی هەم ئەم داهێنراوە تازانە ئەم گۆڕانکاریە تازانە ئەم ئەفکارە تازانە چۆن بتوانێت لە چوارچەوەی مەقاسیدی شەرعی جێ بکاتەوە بۆیە ئەگەداری ئەوەی بینیانی خۆ ئێستا گەربێت و ئێمە بگەڕێنەوە لەسەر شێوازی خەلیفەکانی ڕاشیدی خەلیفە هەڵبژێرینەوە لەسەر شێوازەکانی خەلیفەکانی ڕاشیدی پارێزگایەک بۆم شارەر هەڵبژێرین لەوانەیە موفق نەبین ئاگداری ئەوە بە بۆ چونکە ئەمە تەنها ئەساسێکمانەیە کە شوڕای و کە بە شەرع ئەجینە دەبێت ئێستا ئەم شوڕای ئێمە ملکەتی کۆمەڵێک میکانزم بێ ملکەتی کۆمەڵێک شێواز بێ کە بتوانێت ئیستیعابی ئەم ژمارە زۆرە لە دانیشتوان بکە بتوانێت ئیستیعابی ئەم بیر و بۆ چوونە جیاوازانە بکە ئەگەر بێت و لە سەردەمی ئەبوو بە کریستی قەرزای خوای لێ بەستە ئیتیزا هەبوو بێ بۆ ئەوەی کارێکە و کاندیدێکیان هەبێ بۆ خەلیفە ئێستا دەبینین لەوانەیە ئیتیزاکان زۆرترە و لایەنگری ئیتیزاکان زۆرترە بۆ ئەوەی کە بیر و بۆ چوونێ جیاوازیان هەیە بۆ ئیدارەدانی ئەم شارە ئەگەر بێت و بۆ ئیدارەدانی هەرێمی کوردستان بۆ ئیدارەدانی هەرێمێکی گەورە وڵاتێکی گەورە بە تەکید بیر و بۆ چوونەکان زۆرترە شوڕا چۆن وای لێ دەکرێ ئیستیعابی ئەم بیر و بۆ چوونانە بکە ئەلێرەوە ئێمە حالەتێکمان هەیە کە هەندێک پێیان وایە وڵا ئێمە دەبێت بە شوڕا قەز ئەم شتانە چارەسەر بکەین و زۆرێک لە تەحەفوزیان هەیە لە میکانیزمە هاوچەرخەکان ئێمە بۆ ئەو مۆزوعانە دوو ڕێکارمان لە پێشە دەبێت لە بینی بەڕوونتر بڵێن ینی شەریعەتدان بەدەسەڵات لە ڕێگەی هەڵبژاردنەوە لە ئێستایا لەلایەن کۆمەڵێکەوە مەسەن تەحریمەکرێ و پێیان وایە ئەمە شەرعی نییە و دروست نییە دینەوە سەرباسەکەی خۆ ینی ئەم وەڵامی ئەم پرسیارەشمان بەرەوە هەر لەگەڵ ئەم باسەیە تێکەڵی دەکەمەوە بەڵێ ئەگەداری ئەوەی بن خۆی زۆر جار ئێمە دەبێ وریابین لە چوارچێوە شەرعی گۆڕاوەکاندا وەسائلەکان میکانیزمەکان مقەدەس نین مەقاسیدەکان مقەدەس و پیرۆزن ئەو وەسائلانەی کە کاتی خۆی شوڕای پێ ئەنجام درراوە ئەگەر بێت و گۆڕانکاری تێدا نەکەین بەرەو پێشی نەبین فراوانتری نەکەین بە میکانیزمی هاوسەرخ متوربەی نەکەین ناتوانێت ئیستیعابی ئەم خراپباڵغیە زۆرە بکە بۆ نمونە ئەگەر شوڕا بۆ دانانی خەلیفە بۆ دانانی بەرپرساریەتی کاتی خۆی ئیستیعابی نوخبەیەکی کرد بێستا شیرازی ئەم نوخبەیە لە ڕووی سۆلۆزیەوە تێک چووە یانی ئەگەر بێت و کاتی خۆی نوخبەیەک لە ئەنساریەکان هاتبن لە کۆبنەوە بۆ دانانی خەلیفەیان گفتوگۆ بکەن لەگەڵ مهاجرینەکان و ئەم نوخبەیە نوێنەرایەتی هەموو ئەنساریەکانیان کرد بێ لە ئەوس و خەزرەجیەکان ئێستا ئەوە نەماوە ینی تۆ ناتوانانی لە شارێکە بڵێ 50 کەس کۆ دەکەمەوە ئەم 50 کەسە نوێنەرایەتی هۆز و قەبیلەکانی ئەو شارە دەکا واتە ئەم ڕایەڵە کۆمەڵایەتی هەڵوەشاوەتەوە ئێستا وای لێ هاتۆ مرۆڤ دروست مرۆڤەکان کوڕ و باوک و برا و خزم و هەر یەکە و خاوەن ڕێی و بیر و بۆچوونی خۆیەتی ئەم ڕایەڵە هەڵوەشاوە لەگەن لە قۆناغێکە هەوڵانی پێغەمبەر جێگەی متمانەی غیری خۆی مەسا هەواڵین پێغەمبەر سەڵسەم نەماون تاوەکو بتوانن ئەوەکەی تر متمانەیان پێ بدەن کەواتە ئێستا بۆ ڕاپرسی دەبێ شۆڕ بێتەوە بۆ هەموو سین و توێژەکانی کۆمەلگا شۆڕبوونەوە بۆ هەموو سین و توێژەکانی کۆمەلگا ئەو کاتی تۆ چی لێ دەکەی واتە بە شێوەیەک لە شێوەکان ئەم مەرجدانانە کە هەندێک لە زانایان کردویانەتە پاساو بۆ تەحریم بەوەی کە شوڕای ئیسلامی ئێمە تەنها پیاوی عالمە بەڵام پیاوێکی زانا نەبێ شارەزانە بێ معریفەی زۆر نەبێ عاقڵ نەبێ ڕاپرسی پێ ناکرێت لە شوڕای ئیسلامی بەڵام لە دێموکراتیەتدا مشاورەکردن بە پێی وفقی قانونی ئەگەر کەسێک بە قانون سەلمێنرە کامەرشێتە و تەمەنی نەگەی بێتە 8 ساڵ ئەژینە مافی دەنگدان و پرسوڕای هەیە بەڵام لە شوڕای ئێمەدا بۆ هەموو کەسێک نییە ئەمە زارە پێشەمو شتێک بیدعایەکە بە ناوی شوڕاوە دەکرێژنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەیعەی عەقەبەی دووەمە ئەو 12 کەسێک گوتی دیاریکەن لەلایەن 73 کەسەوە کە کەعبی کوڕی مالک دەڵێ نحن 70 نەفرن یعنی ژمارەی عەردەکەی خۆیان دەڵێ 70 و قسوور کەس بووین جابری کوڕی عەبدوڵڵا و بەشێکیان ئەمە دووەمین ساڵ ئەمە 2 ساڵ پێش ئەو بەیعەی عەقەبەی دووەمێ مسلمان بوون هاتوون بۆ زیارەتی حەجێ و مسلمان بوون 12یان ساڵەکەی پێشووتر مسلمان بوون ئەوەکەی تریش تازە شادیان هێناوە بەڵام پێغەمبەری خۆسم جیاوازی لە لێوانیاندا نەکرد بۆی کە هەندێکتان بۆ چوونتان دەبێ هەندێکتان بۆ چوونتان نەبێت لەبەرەوەی ئاستی تازە مسلمان بوون و ئاستی شارەزابوونتان لە دین وەکو یەک نییە ئێمە لە هیچ فەقێکی ئیسلامیدا لە ساقیفەی بەنی سەعداوانی کە کۆ ببنەوە دیاری نەکرابوون ئەمە عاقڵەکانی ئەنساریەکانن ئەم مەجموعەیە وا ڕێکەوت لەوێ بوون دەگونجێ خەڵکی زۆر شارەزاتر هەبوو بێ لەو کۆبوونەوەی بەشدار نەبوو بێ واتە ئەم تەقسیمەی ئەسڵێکی نیە دوو
ئەگەداری ئەوەی بین ئێمە دەبێت زارێک کە بین و لە قەزەی دموکراتیەتدا ئەم قیودەی کە بۆیان داناوە مەسەرەن بۆ لە دموکراتیەتی ئیسلامیدا بۆ نمونە مەسەرەن لە هەندێک قیوداندراوە با بڵێن تحریمکردنی ئافرەت لە دەنگدانە ئەمە بیدعەیەکی عەسریە یان بۆ نمونە ئێمە لە تەحدیدی ماوەی دەسەڵاتە من لەو ماوەی کوڕەسەیەکم بینی کە لە هەندێک لە زانایانی سعودیەوە بۆ تحریمکردنی هەڵبژاردننی هاوسەرخە عرضیان کرد یەک لەوانە مەسەرەن دەڵێن لە دموکراتیەتی هاوسەرخە دەبێت تحدیدی سوڵتە دەکرێت مەسەرەن لە ماوەی 8 ساڵە 2 ساڵە بۆ یەک دەورەیە بەڵام ئێمە لە خلافەت و فەرمانڕەوایەتی ئیسلامی ئێمە شتی وامان نییە ئەمە لە کاتێکدا هەر پێچەوانەی بنەما شەرعیەکانە پێچەوانەی ئەو مەرزانەیە کە ماوەردی هێناوێتی دەڵێ ئەگەر بێت و خەلیفە خۆشی لە وجود دەما بەڵام سەلامەتی هەستەوەرەکانی نەماواتە چاوەکانی کز بوو گوێیەکانی گران بوو بە شێوەیەک لە شێوەکان تووشی نەخۆشی بوو نەیتوانی پێداویستیەکانی بەرپرسەرەتی ئەنجام بدا ئەو عەزلی واجبە یعنی واجب بوون بەوەی کە تا دەمرێ نابێت کە دەستی لێدا وەکو مەلکی سعودیە ئەو بدعەیەکی شەرعیە ئەمە حالەتێکە دوو المسلمون عند شروطهم يعني تۆ کاتێکە دادەنی ئەمیرێک دادەنی بە پێی ئەو مەرزە دادەنی کە دەزانی مەسلحەتێکت بۆ تحقیق دەکا بۆیە تەحدیدی دەسەڵاتی چەندان مەرجێکە لەو مەرزانی کە ئەمە پاساوێکە لەو پاساوانەی کە تەحریم دەکا هەنی حالەت هەیە کە گوایە مەسەرەن دموکراتیەتی هاوسەر هەڵبژاردننی هاوسەرخ حکم لە شعبەوە وەردەگرێ يعني دموکراتیە هي الحكم الشعب للشعب ئەگە تێبینێت کردێ بەڵام ئیسلام و شورا حکمی خوایە زارە پێش هەموو شتێک میکانیزمی شورا میکانیزمێکی بەشەریە و ئیشتیهادێکی بەشەریە و بابەتێکی فقهیە علەما کە دەڵێن مەسەرەن ئیستینباطی ئەحکامی شەرعیە لە ئەدلە تەفسیلەکانی خۆیەوە ئیشتیهادێکی بەشەری غێر مەعسوومە زوهدێکی بەشەری غێر مەعسوومە بۆی ئەگەدار بین ئەمیشیان مقەدەز نییە لە ناحەی ئیشتیهادیەکەیەوە ئەوجا ئێمە لە ئینتیخاباتی هاوسەرخە مرۆڤ هەڵدەبژێرین بۆ دەسەڵات لە حەڵقەکانی ڕابردوو باسی ئەوم کرد گوتم کتابێکم لە بەردەستایە بە ناوی سیادة الأمة قبل تطبيق الشريعة واتە تۆ دەبێت سیادەی ئومەم سۆگەرکەی هەڵبژاردننی هاوسەرخ بۆ هەڵبژاردننی سیادەی ئومەیە بۆ تەجاوزکردنی ئەحکامی شەرعی نییە کەواتە بۆ بەرپرسیارەتی دەبێت شەرعیت لە ئومەوە وەربگرێ ئەو لایەکەش بۆی کە ئێمە جارێک کە دموکراتیەت هەڵبژاردننی هاوسەرخ بۆ ڕەت دەکەینەوە کە دەرێن ئەوە حکمی شەرعە حکمی شەعبە زارە پێش هەموو شتێک لە هیچ تعریف و مۆسوعەیەکی سیاسیدا تعریفی دموکراتیەت نەکراوە بۆی کە دموکراتیەت بریتی بێ لە حکم الشعب للشعب ئەمە ئیستلاحەنە واتە لە ڕووی زاراوەوە لەوە وەرگیراوە وەکو چۆن سەڵات نوێشکردن لە مەخرەزە لۆغەویەکەیەوە لە دوعا وەرگیراوە مەسەڵەن تۆ ئەگە تێبینیت کە دەبێت گەڕێەوە بۆ کتابە سەرچاوە لۆغەویەکان قاموسەکان معجەمەکان دەرە سەڵات لۆغەتەن الدعاء ئیستلاحەن ئەو زەدێ ئەو شێوازانی کە ئێمە نوێژان دەکەین جوانی دیاریکە ئەرکانەکانی و سنەتەکانی و واجباتەکانی شەرع دەکە کەواتە دموکراتیەت لۆغەتەن بریتە لە حکم الشعب للشعب بەڵام ئیستلاحەن بریتە لەو ڕێکارانەی کە دادەندرێ بۆ ئیدارەدانی وڵات لە ڕێگەی متمانە پێبەخشینی کۆمەڵگاوە دموکراتیەت بریتە لە تەقسیمی سوڵتات دموکراتیەت بریتە لە ئیدارەدانی فەرمانڕەوایەتێکی مەدەنی هەتا ئاخیری کەواتە ئێمە زۆرجار لە مەخرەجی وشەکانیش بابرێن زۆرجار بە هەڵەتی دەگەین بۆیە تحریمکردنی هەڵبژاردننی هاوسەرخ بەوەی کە ئێمە شوڕامان هەیە و دموکراتیەت دەبێت ڕەفسکەینەوە هەڵبژاردننی هاوسەرخ ڕەفسکەینەوە پێم وایە ئەمە بابەتێکە زۆر لەوە زۆرتر هەڵدەگرێت کە ئێمە بتوانین بۆ شێوە ڕەفسکەینەوە بە کورتی ئێمە بچینەوە سەر هەمان پرسیار و وەڵامەکەی وەرگرینەوە یعنی شورا وەکو دیموکراسیەت وایە یەکسانن بە یەک یا بەدیلی یەکترن من ناڵێم ئەمانە بتوانێت هەردووچیان لە ڕووی مەقاسی دەوەیەک ئامانز دەپێکن ئەویش ئەوەیە بۆ دانانی بەرپرسیارەتیە و هەردووشیان شەرعیت لە ئومەوە وەردەگیرێ لە خەڵکەوە وەردەگیری هەردووچیان بۆ تەنزیمی ئوموری خەڵکە لە ڕێگای خۆیانەوە لە ڕێگەی بیر و بۆچوونی خۆیانەوە لە ئیسلامیشدا بەرپرسیارەتی لە ڕێگەی شەرعیەتی خەڵکەوەیە لە دموکراتیەتیشدا بەرپرسیارەتی لە ڕێگەی ڕێی خەڵکەوەیە ئەوەی کە گرفتە زۆر دەرە مۆزوعە من بەڕەوانی پێت بڵێم ئێمە دەبێت کەیان دموکراتیەت بینینەوە ئەسلەمە بکەینەوە واتە بتوانین بزانین قیود چییە تاوەکو دموکراتیەت وەکو چەمشێکی شەرعی مامەڵی لەگەڵ نەکەین بۆ ئیدارەدانی ئەمڕۆی خۆمان یان بێنین شورا فراوان بکەین بە ئاستێک کە بتوانێت هەموو ژیر و گرفتەکانی قەرەباڵغی و زۆر و زەبەندی دانیشتوان ئیستیعاب کاتاوەکو بتوانێت لەو ڕێگەیەوە بەرپرسیارەتی هەڵبژێرێ ئێمە ناکرێ دموکراتیەت ڕەفسکەینەوە نەزەرێکی تەوفیقی مەسەڵەن تۆ پێ دوایە لە دموکراتیەتدا
لەوانەیە تەزویرات دەکرێ ئێمە دەبێت ڕێگری لەو عیقانە بکەین لەو کۆسپانە بکەین کە عیبەی دموکراتین بتوانین بە قیوری شەرعی بتوانین بە بنەماکانی شوڕا ڕێج خینەوە دەوڵەمەندی کەینەوە ئەژینە شوڕای ئێمە گەر دەوڵەمەندی نەکەی میکانیزمەکانی فراوان نەکەی لە ئیستیعابکردنی 10 ملیۆن کەس ناتوانێ موفق بین پێی واروەها دموکراتیت عیبانەی هەیە ئەگەر بێت و نەتوانین زارێک کام عیبانەی سارەسەرەکەین دەبینین ڕوون و ئاشتەرێکە کۆمەلگە لە سایدا خۆشبەخت نابێ کەواتە ئەو شوڕایی کە بتوانێ مەقسەدی شەرعی بێنێتە دی کۆمەلگایەک لەو ڕێگایەوە بەرپرسیارەتی خۆی هەڵبشێرێ یان ئەو دموکراتیەیە کە ئیسلاحاتی تدا بکرێت کە بتوانێت کۆمەلگا لە سایدا دوور لە تەزویرات و غەش و سەرفکردنی پارە لە غێری شوێنی خۆی کە بتوانێت کۆمەلگای پێ کۆمەلگایەکی خۆشبەخت کە هەردووچیان پێویستیان بەوەیە ئەم پێویستی بە فراوانکردن و گەشە پێدان هەیە ئەو پێویستی بە ئیسلاح و ساکسازی توانین مەسەرەن ئێمە ئەگەر پابندی شورا بوون پابندی ئەوەش بین مەسەرەن نوێی بکەینەوە بەپی سەردەمەکان نەک بە جەق بەستووی مەسەرەن ئەو سەردەمەی کە ممارەسە کراوە لە ڕابردووە لە سەردەمی خلیفەکان بهێنین ئێستا جێبەجێ بکەنەوە با من زاراوەیەک بۆ جەنابتووی سەرانیش باس لێەوە بکەم ئەوش ئەوەیە شوڕا بە مانای پرس و ڕاپێکردن بەهانی تۆ هەموو شوڕایەکانی بەرپرسیارەتی لە مێژووی ئێمەدا پرس و ڕاپێکردن بووە لە شوێنێک کۆبوونەتەوە بان کراونەتر شوێنێکی چوون پرسیان پێکراوە هەموو ئەو شوڕایانە لە بەیعی عەقەبەی دووەمە ئەبرین ئەوانەی کە هاتوون هەفتە قسوور کەسەکە لە شوێنە کۆ کراونەتەوە لە ساقیفەی بەنی سەعدا لە شوێنێک کۆبوونەتەوە ئەگەر تێبینیت کرد بێ ئەوانەی کە بۆ هەڵبژارنی خەلیفە عوسمانی کوڕی عەفانە کۆ کراونەتەوە دواتر بۆ بەیعی عام کۆ کراونەتەوە پرسیارەکە لێرەدا لەوەدایە ئایا بە فعلی ئێمە جارێککە لە ڕێگەی کۆکردنەوە و ڕێی وەرگرتن دەتوانین بەرپرسێک تەنها بۆ پارێزگای سلێمانی دابنین ئەو شوێنە کوێ لێی کۆ دەکەینەوە ئەم گفتوگۆیە لە بینی ئەو کەسای ئەو لیژنەی کە گفتوگۆیان لەگەڵ دەکا تەنها دەتوانێت ژمارەیەکی سنووردار ئیستیعاب بکە بۆی مشاوەڕە و گفتوگۆی لەگەڵ بکە ئەجینا دانیشتوانێکی زۆر و زەبەند پێویستت بە میکانیزمەکانی هاوسەرخەوە پێویست بە دابشکردنی وەرەقەیە پێویست جارێککە بە کۆمیسیۆنە پێویست جارێککە بە ڕێگریە لە تەزویر پێویست جارێککە بە سندوقی دەنگدانە پێویست جارێککە بە لیژنەیەکە بۆەوەی سەوتەکانی فراسکە پێویست بە کاتێکی دیاری کراوە پێویست بە هەموو ئەو میکانیزمانەی کەم ڕۆ هەڵبژارنی پێدەکرێت لە هاوسەرخە ئەجینا شوڕا تەنها بریتی بێ لە پرس و ڕاپێکردن و بتوانێت پرسی بەرپرسیارەتی پێ چارەسەر بکەی پرسی بەرپرسیارەتی پێ چارەسەر ناکرێ ئەگەر بێت و گەشەی پێ نەدرێ بە ئاستێک کە بتوانێت ئیستیعابی ئەم قەرەباڵغیە ئەم گەشە سندنە کۆمەڵایەتیە ئەم گەشە سندنە بەشەریە ئەم گەشە سندنە سیاسی و جیاوازیە بکرێکە هەیە ئێستا پارتی سیاسی هەیە و پرۆژەی جیاوازی هەیە پێکاتی کۆمەڵایەتی جیاواز هەیە و پێکاتی جیاوازی هەیە معارەزە هەیە و خواستی جیاوازی هەیە لە دەسەڵاتدایە و دەستەوەستانە لە پرۆژە چۆن دەتوانێت ئەمانە هەر هەموو پێکەوە ئیستیعاب بکە لە چوارچێوەیە کە 2000 بستە خزمەت بە عەدل و 2000 بستە خزمەت بە ئاسۆدەی وڵاتەوە ئەوە پێویستی بە پرۆژەیەکە پێویستی جارێککە بە داڕشتنەوەی میکانیزمێکە لەسەر ئەو ئەساسەی کە بتوانێت ئەو ئامانجە بێنێتە دی و فەقەڕە و بڕگەکانی بە شێوەیەک فراوە من کە ئەم ژیر و گرفتانە هەموو لە خۆ بگرێ بۆ چارەسەر کاتمان نەما و لێرە ڕادەوەستین ئینشاءڵڵا ئەگەر دەرفەت هەبوو لە داهاتووە ختامی ئەم مەوزوعە دەهێنین زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کامران بابانزادە شارەزار لە مێژوو فکری ئیسلامی و مامۆستای زانکۆ بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارش کە تایبەتمان کردبوو بە باسی شورا و بەراوردی بە ئێستا و ئەو میکانیزمەی کە پێدەوترێت دیموکراسیەت بۆ هەڵبژاردننی دەسەڵات و کەسی یەکەم و ئەنجومەنی شوراک تا ئەڵقەی داهاتوو پێتان نەگەینەوە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ زۆر سوپاس.